حەزەکەم پرسیارەکان بۆ خۆتان جێبێڵم دواییش لەسەر دادگای فیدراڵی ئەگەر دەرفەت هەبوو ئەتوانم من هەندێک بەرچاوڕوونیتان بدەمێ. فەرموو کاک فارس. بەڵێ هاکار فارسم لە کەناڵی سپێدەکە پرسیارەکەی منەوەیە ئێستا لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراق ڕایگەیاند کە ئەم بڕەپارەی بۆ هەرێمی کوردستان لاردووە بۆ موچە حکوومەتی هەرێمی کوردستان پارەکەی ڕەت کردوتەوە وەری بگرێ یان وەری دەگرێت چاوەڕێی هاتنی زیاتر دەکە کەی لیستی موچە ڕادەگەیەندرێ و پرسیاری دووەمیشم ئایا مەسەڵەن بەدیلێک هەیە بۆ کۆتایی هاتنی مەسەلەی کێشەی موچە لە هەرێمی کوردستان یان ئەوە تاکە پشت بەستوو کە ئێستا حکوومەتی هەرێم پشتی پێبەستووە حکوومەتی عێراقە. سپاس. سپاس کاگاکار. ئێمە وەکو بە بەڕێستم وت ئەم پارەیە خراوەتە سەر ژماری حکوومەتی هەرێمی کوردستانی وەزارەتی دارایی بەڵام دەستی لێ نەدراوە لەبەرەوەی کە وەکو بە بەڕێستم وت جەنابی سەرۆکوەزیران لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیران سوودانی لە پەیوەندیدایە بۆی کە ئەبێت ئەم پارەیە بە تەواوەتی بنێرێت. هەر بۆ معلومات بە جەنابەت بڵێم بەشێک لەوانەی کە پارەیان نەنێردراوە کە سوکاری شەهیدانن بۆ معلوماتت. یعنی کەسێک جورئەت بکە پارەی شەهیدی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان کە ڕۆژگارێک لە وڵاتەدا زوڵم و زۆر و ناڕەحەتیان ڕەت کردوتەوە بەرامبەر سەدامێک وەستاونەتەوە شەڕیان کردووە کە ئەگەر ئەو هەوڵ و خەباتەی هەرێمی کوردستان نەبووە بەشێکی زۆریان ئێستا بەخەویش ئەو دەسەڵاتیان نەبینی کە هەیەە لە عێراقدا و هەتا سەدام هەبوو ئەوان نەیانتوانی و بەخەویش بەلاو کورسیانەدا بڕۆن کە ئێستا لەسەری دانیشتون و لەسەر و کورسیانەوە خەریکی برسیکردن و قات و قوڕی و ناڕەحەتکردنی خەڵکی هەرێمی کوردستانە. بۆیە کەسێک جورئەت بکات دەست بۆ موچەی شەهیدانی هەرێمی کوردستان ببات ئیتر ئەبێت یانی نازانم بە چ زمانێکی دیکە قسەی لەگەڵ بکەین و لێرەشەوە شەرمەزاری بۆ ئەوانەی کە پێیان وابوو ئەو ڕێگەیەی کە خەڵکیان ناچار کردووە خەڵکی هەرێمی کوردستانیان دۆخەکەەوە ئەو ڕێگەی کە نیشانی حکوومەتی فیدراڵ و دادگای سەورە ئاساییە دادگای سەورەیاندا کە دەری بکات بەرامبەر بە موچە خۆرانی هەرێمی کوردستان شەرمەزاری بۆیان کە ئێستا لەکوێن کاتێک یانود موچە هەمووشە تەواوە بێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە 2 دقە دابەشەکرێت و ئیتر هەرێمی کوردستان کێشەی موچەی نابێت. ئێستا پێیان بڵێم ئەوانە لەکوێن و چۆن ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان و ئەو شەهیدانە بنەوە کە موچەکەیان نەنێردراوە و کە سوکارەکەیان. بەڵێ دوو پرسیارمەیە کاک پێشەوە سەبارەت بەوەی کە ئێستا دەبینین موچەی هێزی پێشمەرگن لەردەوە ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا چەند جار خودی بەرپرسانی عێراق و تەنانەت لە ئەو یاسا و بودجانەی کە لە پەرلەمانی عێراق و پەسەند کراون هێزی پێشمەرگە وەکو بەشێک لە سیستەمی بەرگری عێراق هەژمار کراوە بەڵام دەبینین وەک چۆن لە ڕابردوودا شایستە بڵین پەرچەکردن و تەجیزکردنی هێزی پێشمەرگە نەکراوە ئێستا دەبینین موچەشی بڕاوە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەمە چییە؟ و پرسیاری دووەمەوەی دادگای فیدراڵی دوێنێ شەڕوونکردنەوەی لەسەر ڕای هەموو بڕیارەکانی بەرامبەر هەرێمی کوردستان وتی ئەبێ موچەی فەرمانبەران هەرێمی کوردستان دابین دەکرێتە ئەو کاتی و پرۆسەبانچێک کە تەواوەکرێ و خۆیان باسییانەکەن. بەڵام ئەمڕۆ وەزیری دارایی عێراق لە کۆبوونەوەی لێژنەی پەرلەمانی عێراق وتویەتی کە ئەوان بۆ مانجی ئادار هیچ موچەیەک نارن وەتا ئێستا ناکۆچی لەنێوان هەردوو لاشە هەم وەزارەتی دارایی عێراق هەم دادگای فیدراڵی بۆچنی ئەوە چی؟ غەدر بەرامبەر بە هێزی پێشمەرگە بابەتێکی تازە نییە لەبەرەوەی کە هێزی پێشمەرگە لە چەک بێبەش کراوە لە پێداویستی سەربازی بێبەش کراوە و لە موچە بێبەش کراوە و بەشێکی زۆری موچە هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکی باشکە یارمەتی دەرەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەستۆی هاوپەیمانان بووە لە کاتێکدا هێزی نایاسایی و هێزی دەرچوو لە یاسا بە پیکاب و بە گوش پارە ئەبەنە دەرەوە بەبێ حسابکردن پارەیان بۆ خەرجەکرێت لە بودجێ گشتی خەڵکی عێراق دەرەنجامەکەشی ئەو دۆخە سەخت و ناڕەحەتیەیە کە بینی لە شارەکانی خواروی عێراق هێشتا کێشەی نەبوونی قوتابخانە هەیە چکە پارەکەیان ئەدرێتە ئەو هێزانەی کە بە پیکاب و بە سیارەی جۆراوجۆر و بە مێکزەمینی لە بەردەم بانکەکاندا پارە گوازنەوە بەبێەوەی بژمێردرێت بۆیە غەدر لە هێزی پێشمەرگەی کوردستان بابەتێکی تازە نییە و
ئەگەر بگەڕێنەوە نە لە ڕووی سەربازی نەچەکەوە نەتەقەمەنیەوە نەپارەوە تاوەکو ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی کە ماف حەقی خۆیەتی و وەکو هێزێکی دەستوری لە چوارچێوەی هێزە فەرمیەکانی عراقدا بۆی نەکراوە پێ نەدراوە لە کاتێکدا هێزی پێشمەرگەی کوردستان هەم لە شەڕی داعش هەم لە ڕابردوو و بەشێکە لە مێژووێک کە بە هیچ کەسێک ناسەڕدرێتەوە و هەرێمی کوردستان بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە هەرێمی کوردستانە بەنسبەت دادگای فیدراڵی من هەر ئەمە هەندێک تەوزیحت بۆ بدەم طبعا لە ماوەی 2 ساڵی ڕابردوو دادگای فیدراڵی زیاتر لە 8 بڕیاری دژ بە هەرێمی کوردستان دەرکردون و دادگای فیدراڵی بە هەموو هێزی سەرقاڵی ئەوەیە کە هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان ئێستا لە عراقیشدا دادگای فیدراڵی سەرۆک وەزیرانە دادگای فیدراڵی سەرۆک کۆمارە دادگای فیدراڵی پەرلەمانە یاسا دەرەکات تەشریعەکە بە دڵی خۆی چۆن بێوێ داوای دوورێت و چۆنیان پێخۆشە دادگایەکی نایاسایی ئێستا بۆتە سەروەری هەموو یاسا و هەموو قانون و هەموو دامەزراوە فەرمیەکانی عراق و لە ماوەی 2 ساڵدا زیاتر لە 8 بڕیاریان بەرامبەر بە ینی دژایەتی هەرێمی کوردستانی پێوە دیار بووە لە مەسەلەی کورسی کۆتاکانە کە ئەم بابەتە بە یاسای هەموارکراوی ژمارەیەکی ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دانراوە دادگای فیدراڵی بۆی نییە یاسایەک هەڵوەشێنێتەوە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە چونکە دەستوری عراقی واڵێت دەستوری عراقی ئەڵێت ئەفزەلیەت بۆ یاسایەیە کە لە پەرلەمانی عراق دەرەچێت ئەگەر دەستور بکەیتە پەڕەیەک وەرەقە و هیچ حسابی بۆ نەکەی کامەت پێخۆش بوو بەکاری بهێنی و کامەت پێخۆش نەبوو لەگەڵی نەبیت ئەم دەستورە ئێستا چ بەهایەکی بۆ ماوەتەوە لە سای دادگای فیدراڵی عراقەوە دەسەڵاتە فەرمیەکانی عراق چ بەهایەکیان بۆ ماوەتەوە لە سای دادگای فیدراڵی عراقەوە بۆیە هەموو بڕیارەکانی نادەستوری نایاساین چونکە لە بنەڕەتدا خۆی دادگاکە نایاسایی و نادەستوریە هادی سەلیمم لە کەناڵ 8 و پرسیارم هەیە باڵێ کاگات باس لە پێویستی موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان کراوە پێشتر باس لەوە کراوە کە 913 میلیارد دینار بووە ئێستا باس لەوە کراوە بە نووسراوێکی فەرمی وزارەتی دارایی ئەڵێ پێویستمان بە 949 میلیارد دینارە 36 میلیارد دینارە جیاوازیە لە چیایە پرسیاری دووەمیشمەوەیە کە لە ماوەی ڕابردوو بەڕێز سەرۆک وەزیران کە سەردانی ئەمریکای کرد هیچ هەوڵێک هەیە یاخود هیچ هەواڵێک لەسەر ئەوە هەیە کە بەرپرسانی باڵای ئەمریکا سەردانی هەرێمی کوردستان بکەن چونکە لە ماوەکانی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو کەمتر بەرپرسانی باڵای ئەمریکا یاخود ئەوروپا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ئەمە ئەگەڕێتەوە بۆ پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوەی وڵات یاخود استراتیژی وڵاتان لە بەرابەر هەرێمی کوردستانە زۆر سپاس کاگادی بەنسبەت پرسیاری یەکەمتەوە پێشتر کاتێک ئێمە بڕیم و چەمانەوەت ئەو بڕەپارەی کە هاوپەیمانان ئەیدەنە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵیان نەبوو بۆی ئێستا ئەو پارەیەشە بێ بخرێتە سەر ئەو موچەیە کە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە دابینەکرێت لەبەرەوەی کە ئەوەی هاوپەیمانان ئەیدەنە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە پارەیەکی هەمیشەیی نییە و کاتیە و لە قۆناغێکدا کۆتایی پێدێت و ئەم ئێستا بەشێکی ئەم پارەیەکەم کەم کراوەتەوە چونکە ڕێکەوتنێک هەبووە پێشتر یعنی ئەوە نییە بڵێ سزایەک بێت یان نیگەرانیەک بێت یان شتێک بێ ڕێکەوتنێک هەبووە لە نێوان هەردوولا بۆ ماوەیەکی کاتی ئەم پارەیە ئەدرێتە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو پاڵپشتی هەر وەکو چۆن مەشقکردن و پێدانی چەک و ینی هەمووی پێکەوە یەک پاکێج بووە وەیە ئەو پارەیەشی کە پێشتر هاوپەیمانانەیدا ئێستا لەسەر ئەو بڕای بێت کە ئەبێ بدرێتە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەنسبەت پرسیاری دووەمتەوە لەبارەی سەردانی جەنابی سەرۆک وەزیران بۆ ئەمریکا بەڕێزیان پێشوازیەکی لێکراکە تەنانەت ئەوانەشی کە ناحەزن بەرامبەر بە هەرێمی کوردستان بینیتان کە کاردانەوەیان چی بوو لە میدیاکانەوە و هەندێکیان باسی کۆکردنەوەی واژۆیانە کرد و هەندێکیانیان و دەبێت بوترێت بۆچی بۆ ئەم کۆبوونەوانە بۆچی کراون لەبەرەوەی کە ئەوان هێزی هەرێمی کوردستان ناناسن و هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا وەکو بە ئێوەی بەڕێزم وت ینی هەرچی کردووە ئەوێت کە بە ئاشتی بەبێ کێشە و نیەتی ئەوەیە کە ئێمە هەمومان وەکو هاوڵاتیەکی ڕێز لێگیراوی هەمومان پلەیەک لە ناو عێراقدا بژین بەبێ کێشە و بەبێ ئاژاوە بەبێ ئاشوب ئەم چوونە پێشەوانەی هەرێمی کوردستان بەو مانای نییە کە هەرێمی کوردستان لاوازە هەرێمی کوردستان نەلاوازە و نەتەسلیمە بێت بەو ئیرادەیی کە ئەوێت ئەم هەرێمە بچووک بکاتەوە و
مافە دەستوریەکانی لێ زەوت بکات و فیدراڵیەت لە عێراقدا لاواز بکات و پەکی بخات و مامەڵەی پارێزگا لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات ئەمە خەونە و ئێمە هیچ کاتێک دەستبەرداری نابین بای ئەوەندەش دۆست و خەڵکی باشەیە کە پاڵپشتی هەرێمی کوردستانەکات و لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە و خەڵکی هەرێمی کوردستان بەجێ ناهێڵێت. زومی هەولێر پرسیارێکمێ لەسەر بابەتی ئەوەی کە زوم بە دوواداچوونی کردوە لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق و لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران لەسەر بابەتی لیستی موچەی هێزانەکان بە تایبەت هێزەکانی ببوورە لەسەر بابەتی لیستی موچەی هێزانەکان بە تایبەت هێزەکانی حەشدی شعبی وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری ئەوان دەڵێن تەنها دامەزراوە هەواڵگریەکان هەژماری بانکیان بۆ نەکرا و بۆشیان ناکرێت ئەگەر ئەمە لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت تەنها ئاژانسی پاراستن و زانیاری کارتی بانکیان بۆ ناکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان چۆن نەتوانێت ئەگەر لیستی موچەی وەزارەتی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بە تایبەت ئەنجومەنی ئاسایش نەنێرێ چۆن نەتوانێت بە چ میکانیزمێک موچەکانی ئەوان دابەشەکات. هەموو هێزانەی کە بەڕێزت باسییانەکەی لە چوارچێوەی هەژماری منە تەواجودیان هەیە ئەگەر نیەتێکی خراپ و نیەتێکی پیس نییە لە پشتیەوە بۆچی داوای وردەکاریە کرێت کە تۆ سوور ئەزانی لەناو پرۆژەی هەژماری مندا هەموو وردەکارێکە خڕێتە ڕوو و ئەو هێزانی کە بەڕێزت باستکردن بێبەری نین لە پرۆژەی هەژماری منی حکوومەتی هەرێمی کوردستان یەک فەرمانبەر بمێنێ لە هەرێمی کوردستان چ حکومی بێت یان غێر حکومی ئەوەی کە موچەخۆر بێ دەتوانێت بەشداری بکات و وای بچێتە سەرم سیستەمە کە چوە سەرم سیستەمەش هەموو وردەکاری و زانیاریەک هەیە لەسەر هەژمارەکەی ئیتر هیچ پێویست ناکا بیانووی جۆراجۆر بگیرێت و ئەوان کەی توانیان هێزێکی خۆیان نەک هەموو هێزی حەشدی شعبی یەک هێز یەکێک لە گروپەکان بتوانن بیخەنە ڕوو بۆ خەڵک موچەیان چەندە بودجەیان چەندە ئەو پارەی کە مانگانە ئیبەن چەندە ئەمانە بەس بە داتایەک بخەنە ڕوو بۆ خەڵگە و کاتە بێن لەگەڵ هەرێمی کوردستانیش باسی هەندێک وردەکاری بکەن و لە کاتێکدا هەرێمی کوردستان هیچ شک و گومانێکی لە خۆی نییە و ئەم پرۆسە بانکی کە دەستی داوەتێ لوتکەی شەفافیەت و باوەڕبوونە بە شەفافیەت لەلایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە. زۆر سپاس. کاک پێشەوە من شۆمانم لە NRT سەبارەت بەوەی کە هیوادارم برادران پرسیاری کورتکەنەوە چکە کاتەکە درەنگە دووەمینیشم ئەوەیە کە حکوومەت